ئەمڕۆ وەکو ڕێکخراوی نوێ هەڵساوین بە چالاکی ساڵانی ڕووناکی نوێ کە ئەمە چوارەمین ساڵە ئێمە ئەو خەڵاتە دەین ئەو خەڵاتە بۆ کەسانەیە کە لە بواری مافەکانی ژنانە کاریان کرد بێت ئەم ساڵ براوەیەکمان هەیە و کە ئیعلانەکرێ ئەمڕۆ کە کەسێکی ڕۆژنامە نووسە کە لە بواری مافەکانی ژنانە کاری کردو جێگە دەستی دیارە لەرەوە پیرۆزبایی لە ئەەکەین و دواتر ئێمە لە میانی ئەو خەڵاتەیە پانەڵێکمان هەیە لەسەر ڕۆژی ژنان لە پارێزگای هەڵەبجە تا چەندە ئەو توندوتی ژانە چین کە ڕوبەڕووی ژنانە بنەوە و تا چەند هاوڵاتیان ژنان سوود وەرەگرن لە ڕاوێژکاری دەرونی و لە دادگاکان بەڕاستی ئەمە بۆ ئێمە زۆر زۆر گرنگ بوو کە زانیاریمان هەبێ هەمومان چونکە لە ئێستاە ئێمە پار ساڵ یەکێ لە کێشەکانمانەوە بوو کە حاڵەتی دەرونی زۆر زۆر هەبووە لە پارێزگای هەڵەبجە و ڕژەیەکی زۆرە بۆیە بە پێویستمان زانی لە پانەڵەکمانە ئاماژە بین بۆ حاڵەتانە چین و ئایا هاوڵاتیان وەژنان چن بۆ وەرگرنی چارەسەر یاخودنا و یەکێکی تر لەوانەی کە ئەمڕۆ میوانداریمان کردووە کە ڕاوێژکارێکی خێزانیە لە محکەمە کە ئەوانی کە جیابنەوە تا چەند هاوڵاتیان و خێزانەکان ئاگاداری ئەوەن کە لیژنێکی ئاشتەوایی هەیە لە دادگاکانە تا چەند سوودیان لەمە بینیوە. وەجگە لەمە ئێمە ڕاپرسێکمان هەیە ڕاپرسێکە ئێمە هەموو جارێگە بیستین پارێزگای هەڵەبجە ژنان بەڕێوە بن ئێمە بۆ ڕاستی دروستی ئەم قسەیە هەڵستاوین بە ئەنجامدانی ڕاپرسێک بۆ بەڕێوەبەرایەتیەکان و فەرمانگەکان کە تا چەند ژنان سەرپەرشتاری بەشن و تا چەند ژنان پستی باڵایان هەیە کە دواتر ئەوژی ئەلانەکرێت ئەوەی کە لە ڕاپرسەکە جێگەی دڵخۆشیە کە ژنان و پیاوان هەردووکیان ئەتوانین بڵێن ژنان ینی نیوە بە نیون و پستی باڵایان هەیە و بەڕێوەبەری بەشێکن هۆبەیەکن پرسیارەکان ئاماژی بۆ کرد کە وتی بۆ لەگەر کەیسێکمان هەبێت کەیسەکە ئێمە ناتوانین لە ژوورەکەی خۆمان وەری بگرین کە لەسەر و نووسراوە چارەسەری دەرونی ئەبێ بتوانین دەستۆش بۆ پرسیارەکەن وەگوتم من چەند ساڵێک لە ئەزمموی ئیشەکە لە چارڕێکخراوێکی جیاواز ئیشمان کردووە یەکێک لە هەدەفە سەرەکیەکان